چیزی نجاتی حیرانی بکوی I'm fine, thank you. چۆنی جەرگی پوورێ چی وهل بکردی نازانی قسەی بکاتە حیرانی وەزت کووە I'm fine. I'm five Welcome. هوی حیرانی بم فەرمو نەجات لەوێ دریا Yes. ئەدی دایکت Yes. دعوة القابلة لەوێ نەبم دەرکە پێوەدا I will close. کلاس بەخێر بن فەرمون زارێ کوی I am very good چۆنی خوشکم داچی فێر ئینگلیزی کردیا Yes. ئەکە برێ فەرمو دەبی چ برێ Welcome. وێڵکەم زارێ وێڵکەم بە جیسی پلیز سلام علیکم Oh, Arif, welcome. نەجات کوی Welcome. Bajisi, hi. باشی کاک نەجات Bash, that's please. قوربانم بم قوربانی ئەو سەقافەتە دەبم پلیس Please sit down. سەتاوت نەجات زۆم سەقەفە ها Welcome, Uncle. حەیرانی گواستی تۆ داکو بابیشی فێر کردی هەربژی زمانی ئینگلیزیەوەی نەزانێ ئیشی بەدەست داکەوی هەربژی Arif. قوربان دەم Hey, سلامت بی. ئی وەتی ئەتووی دەناسم ئەتو هەر بەو ستایلی ئێتە بی گۆڕە سەلامت بی جارەکی ڕەنگەکی ڕەساسی لەبەرکە جارەکی ڕەنگەکی شیر کورا ئەو خەتخەتە چیەتە کەنجنێ واللهی قسەکەی تەواوە هەموو شتێک پێویستی بە گۆڕانکاری هەیە لۆ من تووشتە چینەکەی نەجات یاڵا ئەمن ڕەنجی قاتەکەم دەگۆڕم ئەتوش ڕەنجی بەنعلەت بێ شەیتان کورە نەجات ئێرە بگۆڕی مهمترە نەکستایل Arif, ها you're very ignorant. کە لە ناخۆشوە دەریم نییە یەک شەقل لێ بدەم زانی چ لێت نایە نەجات لێت نایە لێشم تۆڕە مەبە گوتم نایە Daddy, Mommy, I will go to my friend's birthday. بسم الله بسم الله الرحمن الرحيم تاتي مامي ينفرج بالبدفاز ئەوە گوتی عید میلادی ڕەفیقك مە دەچمە کافێ بلادي رفيقة شتي بكالوريا كتاكد امتحاني هي دست عيد ميلادي I'm ready, Uncle. ما شاء الله لو داكو بابا مثقفي ثقافة تاني دبالي تشيش بك امتحاني هي كتي دست عيد ميلادي لك تشيدتي تاتي With my friends. ئەڵێ لەگەڵ ڕەفیقەکانم بالي عارف. لا تاتا مثقفي بتني لك رفيقك علي